باش لەسەر کێشە دارایەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ وەک هەموو لایەکە زانین ماوەیەکە چێشمەی زۆر لەسەر ئەم پرسە هەیە بە تایبەتی پەسەندکردنی هەمواری یاسای بودجە کە لە پەرلەمانە و ناکۆچی لەسرە هەروەها ئەو ڕەشنووسەی بۆ هەموارەکە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە نێدراوە بۆ پەرلەمان کە لەوێ جارێکی دیکە دەستکاری کرابوو وەک لە بەیاننامەکەی نووسینگەی سوودانی ئاماژەی پێکراوە کە سوودانی دوێنێ پێداگری لەسەرەوە کردووە کە ئەم بابەتە وەک خۆی وەک چۆن لە ئەنجومەنی وەزیرانەوە ڕۆشتووە و بخرێتە دەنگدانەوە. من لەسەر ئەم بابەتە میوانێکم هەیە دکتۆر ڕامیار وەڵزی شارەزای ئابووری لە ستۆدیۆ لەگەڵمانە. دکتۆر بەخێربەی بۆ ستۆدیۆی کوردستان 24. ئەم بابەتە درێژەی کێشا پێشتر ئەنجومەنی وەزیران ڕەشنووسێکی بۆ پەرلەمان ناردبوو بۆ هەموارکردنەوەی یاسای بودجە، بەڵام بابەتەکەەوە خۆی نەچوە بواری جێبەجێکردنەوە. ئێستاش سوودانی جارێکی کە تاکیدی لەوە کردوێتەوە کە ئەم بابەتە وەک خۆی کە چۆن نردویانە ئاوا جێبەجێ بکرێت. بۆچی لە پەرلەمان دەستی بە دەستی پێکرێت؟ زۆر سپاس، ڕۆژێ و بنێران باش. طبعاً لە تەمەنی خۆم تقریبا نزیک 13 ساڵە قسە ئەکەین لەسەر بابەتانی کە کێشە لە نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستان لە بابەت کێشەدارایەکان. بەڵام هیچ کاتێک ئینسان کە قسەی تێدا دەکەوە شی کردوتەوە شتی نووسێ لەسەری گەشتبین نەبووە بۆ قەرارانی کە حکوومەتی ناوەند لەگەڵ بە عیلاقی لەگەڵ پەیوەندی مالیەکان لەگەڵ هەرێمی کوردستاندا دڵخۆش بووبی. لەبەرچی لەبەر کۆمەڵک هۆکار لەبەرەوەی کە لە حکوومەتی عێراق ناتوانێت پابەندی بنەما فیدرالیەکان بێ لەگەڵ هەرێمی کوردستان، لەبەرەوەی کە عیلاقی پەیوەندی هەرێمەکان لەگەڵ حکوومەتی ناوەند لەسەر چەند بنەمایەکە. یەک لە بنەماکان سازانی سیاسیە، یەک لە بنەماکان جێبەجێکردنی یاساکانە. بەڵام بەداخەوە لە حکوومەتی ناوەند هەموو کات ئەگەر یاساوەک خۆی دەرچوو بیت بەڵام وەک خۆی جێبەجێ ناکرێت. ئەگەر وە خۆی جێبەجێ دەکرێت بە کۆمەڵک بە بنەمای ئیتاری و کۆمەڵک وشەی ئیتاری هەرقەلە بۆ جێبەجێکردنەکان دروست دەکرێت. یەک لەو کێشانەی کە هەیە چەند ساڵە کێشەی هەڵپەسێدراوی نەوتە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەند. ئێستا ئەوەی کە هەیە لە کۆتاجار پاشەوەی کە چەندین ساڵە بۆ موازنە دەنووسێتەوە، چەندین ساڵە شایستەدارایەکان لە بواری خەرجی نەوتی دەرهێنانی نەوت بۆ هەرێمی کوردستان تەرخان دەکرێت و تەخسیس دەکرێت. لە کۆتاجار ئەوەیە کە بەپێی دەستور کە بەپێی مادەی 112 دەستور کە پێویستە حکوومەتی ناوەند شەراکەت لە هاوبەشپێکردن یان هاوبەشپێکردن پێ بکات لە دەرهێنانی نەوت لەگەڵ هەرێمەکان و پارێزگاکان جێبەجێکرا. بەڵام ئەوەی کە قەیرۆ دروستکرا ئەوە بووکە ڕاستە بڕی تەرخانکراوەکان بە ڕەزامەندی کۆمپانیاکانیشدا دانرا، بەڵام شوێنی تەخسیسەکە جێگۆڕچەی پێکرا یان شوێنی تەخسیسەکە نەیانتوانی پارەکە تەرخان بکەن تەخسیس بکەن لەوەی کە بتوانرێت دەرهێنانی نەوت وەکو خۆی جێبەجێ بکرێت. لێیە ئەوەی کە ئێستا جێگەی دڵخۆشیە ئەوەی کە وەکو خۆی لە پەرلەماندا جێبەجێ بکرێت ئەوەیە کە ئەو کێشانەی کە هەبوون کە بریتیە لە بڕ کە بریتیە لە شوێنی تەخسیسەکە جێبەجێ کرایە. بڕەکە ئەو بڕێکە دانرایە زیاتر لە 12 دلاریش دەکات، زیاتر لە 16 دلاریش دەکات و نزیک 20 دلار دەکات ئەوەی کە لە بۆ هەر بەرمیلێک نەوت تەرخان دەکرێت وەکو تەخسیسەکەی کە دانرایە لە موازنە لە خشتەی موازنە. بەڵام چونکە زیاتر لە نزیک 4 تریلیۆن دینار دانرایە لە تەخسیسی خەرجی دەرهێنانی نەوت هەرێمی کوردستان، بەڵام شوێنی تەخسیسەکە ئەوەیە کە ئێستا بخرێتە سەر بودجەی سیادی کە بخرێتە سەر بودجەی سیادی توانێت تەرخان بکرێت، بەڵام بکرێتە سەر بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان دیسان کۆمەڵک هەرقەلە کۆمەڵک ئارانگاری لۆ دەبینەوە لەوەی کە وەکو خۆی جێبەجێ نەکرێت و نەوتەکە نەدێتە دەرەوە. ئەو ئەرقەلانە چی؟ ئەو هەرقەلانە بریتیە لەوەی کە بۆ نمونە دەڵێن لە خەرجی فعلی ئەوەندەمان ناردیە، لە خەرجی یعنی حەقی خۆتان کۆتایی پێهاتیە. دومیان مەسەلەن دەڵێ داهاتی نانەوتیتانە ناردەوە، دوایە دەڵێ مەسەلەن کۆمەڵک لە پێکهاتەی نەوت هەیە نەتان ناردیە وەکو کێشانەی کە پێشتر هەبووە و نموزەجیشمان زۆرە. لە ساڵی 2014 ئێمە اتفاقمان لەگەڵ حکوومەتی ناوەند کرد بەوەی کە 250,000 بەرمیل ڕەوانەی دەرێ بکرد لە ڕێگای سۆمە و 300,000 بەرمیلی نەوتی ئەوانیش لە ڕێگای بۆڕی ئێمە ڕەوانەی بەندەری جیهان بکرێت و تەسمیلی نەوتی کۆمپانیای سۆمۆ بکرێت، بەڵام خۆی جێبەجێکرا. بەڵام لە 3-4 مانگی یەکەم 150 ئەو پارەی تەرخانکراوەکە کە حەقی هەرێمی کوردستان بوونە نێردرا و یعنی ئینسان سەری دەسوڕمەیە کاتێکە شیکاری داتای موازنە و عیلاقی پەیوەندی حکوومەتی عێراق دەکات لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان. لە ساڵی 2019 ئێمە لە سەرەتای ساڵ هیچ پابەندێکمان نەبوو لەگەڵ حکوومەتی ناوەند، بەڵام کۆمەڵک پارەی باشمان لۆ نێردرا. بەڵام کاتێک کە پابەندەکان و خۆی جێبەجێ دەکەین ئەوان خۆی جێبەجێ هۆکارەکان وەکو ئەوەی باسەکرێت لەلایەن ئەوانەوە تەکنیکی و کارژێڕی و
ئابوووریە بابەتەکە یان نەخێر هۆکاری تری لە پشت لە ئەسڵدا هۆکارەکە ئەوەیە کە نانێ وەک خۆی جێبەجێ بکەن ئەگەر هۆکارەکە کەم و کوڕی لە کاتی جێبەجێکردنی تەکنیکی ئێمەدا هەبوو دەڵێن تەکنیکیە ئەگەر هۆکارەکە لە ڕووی سیاسیەوە بوو دەڵێن تەکنیکیە ئەگەر هۆکارەکە تەکنیکی نەبووی شتێک نەما کۆمەڵک وشەی نوێ زیاد دەکەن وەکو مۆزوعی بابەتی خەرجی فعلی وەکو مۆزوعی بابەتی تەوتین لۆی کە هەر قەلێک دەبینەوە لۆی کە نێدرێن چونکە لە ئەسڵدا بابەتەکە بابەتێکی سیاسیە کە دەیانەوێ حکوومەت هەرێمی کوردستان سزا بدەن خەڵکی هەرێمی کوردستان سزا بدەن وەکو خۆ جێبەجێ نەکەن باشترین نمونە موچە خۆرانی هەرێمی کوردستانە لە قەرارەکەی محکەمەی ئیتیحادی زۆر بوازحی دەڵێ موچەی هەرێمی کوردستان وەکو شایستە وەکو موچەخۆرانی حکوومەتی مەرکەز و ناوەندو یعنی لە باشووری عێراقدا ئەوەی کە سنووری هەرێمی کوردستانە وەکو خۆی دەدرێت یعنی هیچ جیاوازێک ناکرد لە پێدانی موچەی فەرمانبەران بەڵام بینیمان کۆمەڵک کێشیان دۆزیەوە یەک ینی هەموو ئەو ئاڵنگاریانیان هەموو ئەو شتانی کە ئەوان دەیانگۆ فەرزیان دەکرد لە سەرێمی کوردستان کە یاساییش نەبوون کە تەکنیکیش نەبوون چونکە لە دنیا نیە بۆ نمونە ئەتوو تەدقیقی حساباتی بکەی پێشەوەی کە خەرجی بکەی لە هیچ دنیا حساباتە شتیوانیە لە هیچ دنیای تەدقیقای شتیوانیە ئەتوو بتەوێ تەدقیق شتێک بکەی پێشەوەی کە خەرج بکرێ موچە خۆرانی کوردستان لیست زیاتر لە 3000 تەدقیق دەکرێت پێشەوەی کە خەرج بکرێت لە حکوومەتی عێراق کە خەرجیش دەکرێت ئەوجا کۆمەڵک مشکلە دەبینەوە نیەت نییە لەوێ بڵێ نیەتی چارەسەرکردن ئەگەر نیەت نییە چۆن کۆمەڵی خەڵک ئێستا ڕاست بوونەتەوە ئەڵێن پێویستە موچە یەکسەر بخرێتە سەر بەغدا کە بەم شێوازە موچە بۆ هەرێمی کوردستانە نێرێ دوایە چۆن یەکسەر موچە یعنی لای خۆیەوە ئەدا بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەبێ حساب و کتابێ نازانم بە چ عەقڵیەتێک ئەوەیە کە قبولی ئەو بابەتە بکرێت لەبەر چەند هۆکارێک لەبەر چەند هۆکارێکی تاریخی کە تەماشا بکەین لە سەرەتای ساڵە ئەو ساڵەوە یعنی باواز ئینە تاریخەکەی بێنی ئەوان کە نیەتیان نەبێ موچەی هەرێمی کوردستان بنێرن چۆن ڕاستەوخۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەبێ هیچ حساب و کتابێکە نێرن لە کاتێکام هەموو حساب و کتابە لەگەڵ وەزارەتی دارایی دەمەوێت قسەی بکەمەوە پشتڕاستکەمەوە بەداتا لە سەرەتای ساڵەوە کە موچە خۆرانی هەرێمی کوردستان دەنێدێت بۆ هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی مالیەوە چەند جار چەند دەستێک موچە ڕاگیرە چەند کە خەڵکانێک موچە ڕاگیرە چەند وەزارەتێک دوا دەخرا لەبەر چی لەبەر کۆمەڵک هۆکار کە لە ئەسڵدا نابی موچیان ڕابگیرێت لە ئەسڵدا نابی موچیان ڕابگیرێت ئەگەر ڕاستەوخۆ بخرێتە سەر وەزارەتی مالیە ئەوجار دەبی تەماشا بکەین بەیانەکەی بزانین ئایا موچەخۆری من کە لە وەزارەتی مەسەرەن لە پەرلەمانە ئایا منیش هاتیە ینی برادەرەکەش هاتیە یعنی ئەوجا دێنە سەر ئەشخاص لێیە ینی بە هیچ شوێک دەستوریش ڕێ بە بابەتەی نادا وەزارەتی مالیە مخاتەبەی فەرمانبەر بکە ڕاستەوخۆ لەبەرەوەی کە حکوومەتێکیان حکوومەت هەرێمی کوردستانە وەزارەتێکی نای وەزارەتی مالی حکوومەت هەرێمی کوردستانە دەی پارەکە تەرخانکراوە کە بخرێت سەر وەزارەتی مالیە بەڵام ئەوەی ئەگەر توانین بە شێوەیەکی باشتر بڵێ لۆی کە گلەی و بەهانەکانی وان کۆتایی پێبێ ئایا چ کاتێک ئەوان موچە خۆرانی هەرێمی کوردستانیان ناردووە نەگەیشتە دەستی فەرمانبەر هیچ کاتێک نەبووە بەڵام کۆمەڵک ئالانگاری دەبینەوە کە ئالانگاریەکان قابلی جێبەجێکردنی چکە ئەسڵدا جێبەجێ ناکرێن بۆ نمونە تەوتینی موچەی فەرمانبەران لە بیدایەتەوە لە سەرەتای ساڵەوە کێشەی زۆریان دروست کرد بەڵام بانقەکان بوونیان نەبوو تەنیا بانقێک هەبوو کە بانقی TBI لە هەرێمی کوردستان لۆ خۆی ئەعلانی کرد ناتوانێت ئەو کارە ئەنجام بدا لە بەرەوەی کە قەبارەی جێبەجێکردنەکەی زیاتر لەو قەبارەی ئیشکردنەوەیان لە هەرێمی کوردستاندا هەیەە وەجگە لەوەی محکمە ئیتیحادی چۆن قەراری ئەوەی دایە کە نەوت هەرێمی کوردستان ڕابگرێت چۆن قەراری ئەوەی دایە کە موچە خۆرانی هەرێمی کوردستان بنێرێت بەو شێوەش قەراری دایە کە بۆ نمونە ئەو عملیە حسابیەی کە بریتێ لە تەوتین کە بریتێ لە هەژماری من باشە جێبەجێ دەکرێت لە هەرێمی کوردستاندا یا شتێکی یاساییە و لە زمنی ئەو بانقانەیە کە تەوتین لە عێراقدا جێبەجێ دەکرێت دکتۆر پرسیارێک هەمواری یاساکە بڕیارە لە هەفتەی داهاتوو چێتەوە پەرلەمان دەنجی لەسەر بدرێت پێت وایە ئەم کارە بە ئاسانی بەڕێوەچەوە ئەگەر دەنجی لە سەدرا چەند کاریگەری لەسەر چارەسەرکردنی ئەم کێشانە کۆیکی ئەم کێشانە تەنیا لە خاڵێکدا گەشتبینم بۆی کە جێبەجێ بکرێت چونکە لە 20 ساڵی ڕابردوو خەریکە ئیشەکان و تەکنیکیەکان و ئەو ئالانگەرە تەکنیکیانەی لە ڕووی حسابی مالیە و کۆتایی دێکە عێراق لە بەرامبەر هەرێمی کوردستاندا دەیگریتە بەر هەنی هەموو ئەو قومبەلانەی کە دانەنا لە بوجە خەریکە کۆتایی پێدێ خلاص دەبن کۆتاییان پێدێ لێیە دەوەستە سەر عەقڵیەتی جێبەجێکردن چونکە لە عێراقدا مەرجی یاسایی بدروستبوونی یاسا نییە مەردی جێبەجێکردنە بۆی کە چێ جێبەجێ دەکە بەبیرتانە هەر لەو کەناڵانی ئێوە ئەلان کرا تەیفسامی لەگەڵ کۆبوونەوەی لیژنەی مالیە لە عێراق بڕیاریدا و ئەلانی کردگوتی ئەگەر هات و هەرێمی کوردستان نەتوانرێت یەک گلاسیش لە نەوت لە هەرێمی کوردستان بنێردێت یان تەسمیلی عێراقی نەکەمە دەبێ پابەندی بە جێبەجێکردنی موچە خۆرانی هەرێمی کوردستان جێبەجێکرا نەخێر لۆیە عەقڵەتی جێبەجێکردنی ترێ لە عەقڵەتی داڕشتنی یاسا بەڵێ
ئەوە گرینگە کە ئەمە دڵخۆشنین بەرامبەر بە عقلێتی جێبەجێکردن لە عێراق. دکتۆر ڕامیار هەواڵجی شرۆڤەکاری ئابووری سپاس بۆ جان.